قليت هي لو كخلق كومنت دنوسي قصت بدلي لا أو گناه بخوای لا گەورە و بچووکی نابێتە پێوەەر بۆ ئەوەی کە تۆ لەسەر پێی خۆت بۆچتی ئێلیانەخان لەسەر مێزێکی 50 سانتیمی ماوەی 2 ساڵە بژێوی خۆی دابین دەکات و وای کردووە کە لەسەر پێی خۆی بۆستە لە یەکێک لە شەقامەکانی هەولێر وەک خۆی باز دەکات چای و قاوە پێشکەش دەکات جا با بچمە لای خۆی گفتگوی زیاتر لەگەڵ خۆی بکەم سلااوت لێبێ سلام باشی چۆنە لێرەی ڕۆژانە چەند کات ژمێردەی والله ئێرە زۆر باشە من ئیش ئێرە ساعت 4 حتى ساعت 5 الصبح ینی ساعت 4 عسر لێرەی هەتا 5 بەیانی ساعت 5 بەیانی خەڵک چۆنە دێنە لات سەردانت دەکەن زۆر باشە هەموو خەڵکی هەولێر زۆر باش لێرە چی پێشکەش دەکەی چای نسکافێ قاوە هەیە مۆهیتۆ هەیە ئایس کۆفی هەیە هەموو ئەشیا هەیە مامەڵی خەڵک چۆنە لەگەڵت زۆر باشە بەخوای ماوەی 2 ساڵە لە هەولێر دەژی 5 ساڵ من ئێرە 2 ساڵ ئیش ئێرە 2 ساڵ ینی 5 ساڵە لە هەولێر دەژی بەڵام 2 ساڵە لێرە کار دەکەی ئێرە ئیش باشە بارانیش بێت و زستانیش بێ هەر لێرەی بەخوای هەموو باران زۆرە ئەمن ئێرە دانشە گەرم زۆرە ئەمن ئێرە دانشە ئەمن کار میکنی ئەوە کاسبی ئەوە ئیش حلال هەموو ئێستا هەموو قسەی لە کۆمنت لۆ ئەوە کوردی نازانی لۆ ئەوە دانشە لە ماڵ ئەمن ئیش ئێرە ئەمن ئیش ئەوە بارە حلال هەموو بارە حلال ئەوە کاسبی من ینی گلێت هەیە لەوەی کە خەڵک کۆمنت دەنووسێ قسەت پێ دەڵێ لا ئەوە گوناح بەخوای لا سەرکەوتوی ئەمە وای کردو کە تۆ لەسەر پێی خۆت بوەستی ئەمە کارێکی ینی تا بڵێ سەربەرزیە سەرکەوتوی بیاکە بەخوای